لە درێژەی یاریەکانی قۆناغی یەکەمی هەفتەی 11یەمی یاریەکانی خولی نایەبی کوردستان یانەی سەی سادە میوانداریانەی هەندرێن یەولێری کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا هەندرێن توانی لە خولەکی 22 ئاراز ئەنوەر خانەی گۆڵی سەی سادە بەهێژێنێت و سەی سادقیش بەردەوام لاوەڵدا بوو تا گۆڵی یەکسانبوونەوە بکاتەوە، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بۆ تاکە گۆڵی هەندرێن کۆتایی هات. لە گێمی دووەمدا سەی سادە نەیتوانی قەرەبوو شکستی گێمی یەکەم بکاتەوە. لە خولەکی هەفتاوەش مستەفا حانون گۆڵی دووەمی بۆ هەندرێن تۆمار کرد. تەنیا دوو خولەک بەسەر و گۆڵەدا تێپەڕی ئیسماعیل خدر گۆڵی سێمی بۆ هەندرێن تۆمار کرد. بەوەش یاریەکە بە 3 گۆڵی بێ وەڵام بە سوودی هەندرێن بە کۆتا هات و 3 خاڵی زێڕینی دەستەبەر کرد. بەڕاستی یعنی دەتوانم بڵێم ئەو دویارە لە سێرێک دەبینەوە پێشمان زۆر بەو 3 خاڵی هەبوو و نادی سەی سادقە یەکە لە نادیە باشەکان، بەڵام ئەوانیش تووسی زروفێک بووینە پێم وایە لەبەرەوەی بیداەتی وەکو پێویست نەبوون. لێ ئەو 3 خاڵەیە ئەوڕۆ بەڕاستی دەتوانم بڵێم ئەمەی هێخستۆ ناوێت چکەمە لە بیداەتی و نەتیجەمان وەکو پێویست نەبوو و ئەو نەتیجانەی ئێمە بەڕاستی نەتیجەیمە نەبوون، بەڵام لە هەموو یاریەکان باش یاریمان دەکرد بەڵام نەمان دەبردەوە. سپاس بۆ خوا دو یاریە لە سەیەک دەبینەوە، ئینشاڵڵا بەردەوامیش دەبین. یانەی سەی سادە بۆ دۆخە خراپەی کە تێی کەوتووە ئامادە نەبوون لێدوان بۆ کەناڵەکانی ڕاگەاندن بدەن. هەندرێن تا ئێستا دەیاری ئەنجامدا و خاوەنی 10 خاڵە. سەی سادقش لە دەیاری تەنیا توانیوانە 4 خاڵ کۆ بکەنەوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.